مسلمانان عزیزتێن ئەو سەگ خۆرانە، ئەو مار خۆرانە، ئەو پیس خۆرانە هەر لە خۆیان خوای گەورە تووشی ئەنواع وەشکاڵ مصیبەتیانەکە. ئەو سینەی کە ئیتر تۆ بەس گۆشتەکە و پێنجوێ نییە، خۆی کە خەڵکی پێنجوێنە، بەس ئەوە مێد ئین پێنجوێنە، بەسمان یعنی لە پێنجوێن لە داوینە هەمووی خوایە. ئەینا جلەکان ئیتر بەعام هەر شتێ بینی نووسراوە مێد ئین چاینە، هەمووی سینیە. ڤایرۆسێک کە لە دەرەوە مردووە کە بە چاو نابینرێ دێتە لە شێم ئینسانەوە و تووشی نەخۆشیەکەوەی کوژێ 5 ملیۆن کەس. لە چیەوە؟ لە خواردنی سەگەوە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم إذا ولغ الكلب في إناء أحدكم فليغسله 7 مرار وعفروه 8 بالتراب. فەرمێ ئەگەر سەگێک پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قاپ یەکێکتانی خواردەوە 7 کەڕەبی شۆرێ چکە لیکەکەی تێکەوێ وەلەخ ولوخ بۆ لیکە و هەشتەمی با بە خۆڵ بیشوە، یعنی جارێ لە جارەکان با بە خۆڵ بیشوە، بە قوڕاو بیشۆرێ، اینجا ئەو ڤایرۆس و میکرۆب و شتی کە تایەتی کوژێ. سەگ پیسە، پاک لەگەڵ پاکە، پیسیش لەگەڵ پیسە. ئەو سەگەکەی لە ماڵەکەی خۆیان لە باوەشی خۆیان خوێنێ، ئەوانە پیسن براکەم، تۆ دڵی چی پێیان نەکرێتەوە؟ پیسن پیس. باسی علم و تەکنۆلۆژیا ناکەین برا، زمانێ بوو لە وڵاتی مسلمانانەوە شەهادەیانە برد، عیلمیانە برد، زانستیانە برد، تا مسلمانان لە دینەکەی خۆیان ناشوێن کەوتە بوون کە وازیان لێنە اینجا ئەوان لە مەسەلەی تەکنۆلۆژیا زاڵ بوون بەسەر ئێمەیە. ئینسان بەوە نەخەڵەتێ، شوێنەوانەکەم لەبەری علم و تەکنۆلۆژیایان هەیە. نەبرا خۆشەویستەکەم، پیسن، پیسن، پیسخۆرن. ئەمە چۆن بووە؟ لەسەر ڕێگەی قیتارێک، ئەوەی بڵێن کە قیتارە ڕوا ئەوە دوکانێکی لێبووە، مەطعمێکی لێبووە، مار و سەگ و ئەم شتانە گۆشت یەمانی فرۆشتووە، خەڵگاتۆ لێ خواردووە ڕۆشتووە، لێ خواردووە ڕۆشتووە، ترس هەمووی مسافرە، هەر یەکە خەڵکی شارێکە تا بڵاو بۆتەوە ئەوانە و ئێستا لەو شارانە کەس نبینی بێتە دەرەوە. ئەم سینە گەورەیە ناتوانێت چارەسەری ئەمە بکە، ئەم وەباە. خوای گەورە ئەو عقوبەی بۆ ناردوو. تێگی برا خۆشەویستەکەم، ئەوە و چەندین عقوبەی تر کە خوا بەسەر کەسی کافر و بێباوەڕ ڕایە، وەکو سووتانیان کە شاریانە سووتێ، کە شاریان بوو مەلەرزەلی ئەیە، کە لافاو ئەیان بە هەموو نوعی خوای گەورە عەزاب و سزایانەیە. بۆچی؟ لەبەرەوەی دوژمنی خوان، لەبەرەوەی دژی خوان، لەبەرەوەی دژی پەیامی خوان، لەبەرەوەی دژی مسلمانان. مسلمانی بێدەسەڵاتی فەقیر چ دەسەڵاتێکی هەیە؟ تێگەی براکەم، مسلمان بێدەسەڵاتە. لە وڵاتێکی وەکو سین مسلمان کەمینەیە، ملیاران خەڵکی تری تایە نامسلمان، حکوومەت نامسلمانە. ئاوا لە مسلمانانەکەن، خوای گەورەش ئاوا عقوبەتانەیە. تێگەی برا خۆشەویستەکانم، یعنی بە خواردنی پیس خوای گەورە عقوبەی بۆ نارد. بۆیە تەئکیدکردنەوە لە پاک و خاوێنی ئەو دینە هەمووی پاک و خاوێنیە. دەست نوێژگرتن، خۆشۆردن، بۆنی خۆش، جلی پاک، مامەڵەی جوان، هەموو ئەمانە چییە؟ هەمووی لە پاک و خاوێنی دینەکەی ئێمەیە. قەدری ئەم دینە نازانی تاو کاتی کە لەلایەن دوژمنەکەتەوە عقوبەی خوا بینی بۆ سەریان. اینجا زانی ئەم دینی تۆ چەند گەورەیە و چەند دینێکی پاک و چەند دینێکی بێگەردە.